نانەکەت دەدزن پاشان نەتێکت دەدەنێ دوایی فەرمانت پێدەکەن سوپاسیان بکەیت لەسەر بەخشندەیە ئای لە بێشەرمیە. ئەمە قسەی غەسان کەنەفانی شاعیری ڕخنەگری عەرەبە کە ڕێک دەڵێ قسەکەی بۆ ئێستای کوردستان کردووە. بە خۆڕایی ناندابەش دەکەن و لە ڕێی کۆمپانیاکانیش گیرفانی خەڵک دەبڕن کەواتە بۆچی چاوی دەسەڵات تەنها گرانی نان دەبینێت. لا دوێنێەوە پارێزگاری هەولێر چەندجارێکە مژدەی دابەشکردنی نان بە خۆڕایی بە خەڵکی هەولێر ڕادەگەێنێت. ناوبراو دەڵێت پرۆسەکە بۆ هاوکاری هەژارانە و لەسەر ڕێنمایی بارزانیە. هەواڵەکە هاوکاتە لەگەڵ پێدانی خزمەتگوزاری تاپۆبەکەرتی تایبەت و گرانکردنی دەرهێنانی مۆڵەتی شۆفێری و گرانکردنی کرەی کارەبا و چەندین خزمەتگوزاری دیکەیە. بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەڵێن پرۆژەی دابەشکردنی نان بە خۆڕایی کە هەرزانترین پێویستیە بۆ هاوڵاتیان بۆ دابینکردنی بۆ شاردنەوەی ئەو بارگرانی و دزیەیە کە دەسەڵات لە هاوڵاتیانی دەکات. ئەگەریش دەسەڵات پێی وایە پێویستە ئەوە خۆی دان بەو ڕاستیە دەنێت کە دۆخی ژیانی خەڵک بۆ هۆی فشارە بەردەوامە داراییەکانی دەسەڵات تا ئەو پەڕی خراپی ڕۆیشتووە. ئەمەش ڕێک قسەکەی غەسان پشڕاست دەکاتەوە کە بە هەزاران ڕێگا دزی لە خەڵک دەکەن تا هەژاریان دەخەن دواتر نانی بە خۆڕاییان دەدەن تا پیشانی بدەن بەخشندە و هەژار دۆستن.